شەو لە ئارامیەوە بۆ دەنگی درۆن و ترس و تۆقاندن. درۆنەکان وەک بایەقوشی شوم بەسەر ئاسمانی هەرێمدا دەسوڕێنەوە. شوێنە دیبلۆماسیەکان، هێزەکانی هاوپەیمانان و کامپ و بنکەی هێزەکانی ڕۆژهەڵات، بارەگای پێشمەرگە و ماڵ و سەرچاوە ئابوووریەکان ئامانجی هێرشە درۆنیەکانن. زیانی گیانی و مادی و ترس و تۆقاندنیان بۆ هەرێم بە دوای خۆی داهێناوە. بەرەو شارۆچکەی سۆران بەڕێ دەکەوین بۆ گێڕانەوەی چیرۆکێک کە هێشتا ئازار و ماتەمەکەی لە دڵی برینداری خەڵکیدایە. لە ماڵی موزەفەر سێتکانین، ماڵێک کە باوک و کوڕێکی پێشمەرگە تێیدا قوربانی جەنگن. موزەفەری باوک 12 ساڵە لەسەر جێگا کەوتووە. سەدا سەدی جەستەی کەمەندامە بەهۆی برینداربوونی لە شەڕی داعشدا. بەڵام لە دەستدانی کەیوانی کوڕی برینەکانی دووبارە کولاندۆتەوە. دەوامی بوو دەبا ڕۆژی پاشی جێژنەی چوو بە تو ڕۆژانی زندا بوو چون تازە ژین هێنا نەبوو سارێک 9 مانگ بوو. خێزانی خۆی گان دەزێ دوو شەو دەبارێن نێرمامژی گوتم کاکەم دوو شەوە لێ دەوێ هەنجوەرە و شتێک سبێن بۆ بڕۆمە قەرورا گوتی هەشەوەشی لێ نەرنشەوەشی دێمەکردن سەعات دوو بۆ ڕۆیشتن دوی پاش ژێ ڕۆیشتن گوتی گرم ئەو پەنجەرە تەلەفۆنم دەستگاندوێ سێ سەرکە لێم دا و شاشەکەی بوو لە سەعات ئەوەل ناویە لێم داوە تەلەفۆن نەچوو یەکێ ڕەت داخراوە دوینە چوو هەندێک تو ڕاست قەپاتە وەڵا ئەوانە چوو برای چوو مامی بکەی چوو ئامۆزای چوو تەلەفۆن مرۆیە کرد کاتیشم نەما تەلەفۆن مرۆیت کاکرد هەتا وەختشی وتی وەڵا بابا پشتشکە وشی گوتی پشتشکە مزانیم کابرا بە برینداری ناری پشتشکە هەتا نەریە شەهید بوو کەس ناری پشتشکە وڵا گوتی پشتشکە زەوتم پشتشکە شکوێ پایپ ماست پێکی سێ کوڕما بوو دەگە ساچیژە ئەوە شتە هەمایان کچکەتر بوو دریان نەگرت بینم جەنازە پیشاندە نەخۆیان توانی بە هەرسێکە جەناز دارەبازی بین تەکۆشا منێ نایان نەتوانی بەریۆرە بەس وڵا شێوا بەس قسەی ناکەنەوانە وەڵا نە نووچای مایە نە سێنجی مایە هیچی نەما بوو یەکەم برینداری شەڕی داعش ئەمنم یەکەم برینداری شەڕی داعش ئەمنم بە هاو لێمدا ئەلی لەشم فەرەزە لێ ناوچی بەرەشەی هەتا ئەو دەسم تەواو ئیشەکە لەگە سەرماعان بێمە سە حاربان و دەستەیشتنی تااقەتی نی حاربانەش باش خێزانەکە هێشتا لە پرسەدان. خۆتان خۆش بن دایان خۆت بە ئافریکا. دایکە جەرگ سوتاوەکەی لەو ڕۆژەوە فرمێسک لە چاوەکانی نەبراون. هەرچەندێکی زۆر دڵتەزێنە زۆر 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 بسقینی ناکرد مادەنووسە خاچی خۆ لەسەر وڵاتی خۆ بێگوناح غەدریان لە کەس نەکرد بوو چەتیان لە کەس ڕاز نەکردبووەوە هیچ تاوانی نەبوو هیچ لە ژیانم ئەمن ئەو کوڕم کەیاندا ئەو ڕۆژەی ئومەتی محەممەدی هاتەژانێ لۆکە شەید کەیوانی ئومەتی محەممەدی گوتی ڕەحمەت لەو دایک و بابەت کەیوان کاچی من کەیوان برا کەیوان جەرگە سۆتانی کەیوان پشتە چکاندین زۆر قامم تێک چوو گوتم زەفەر خەوم لێ ناکەوی کوتمە پیاوی خۆ گوتی چنێ ناوی خوای بینە گوتی ناوی خوای بینە ڕۆژانە بۆ کبکردنی ئازاری ناخی سەردانی گۆڕی کوڕەکەی دەکات. دەڵێت کاتێک ئازارەکان لەسەر گۆڕەکەی دەلاوێنمەوە سەبووری بۆ دڵم دەگەڕێتەوە. وەی بابم وەی بابم وەی ئەی پشتم شکا ئەی بابی من ئەی کەسی من ئەی جەرجی من دوای 40 ڕۆژ لە هێرشەکان بۆ سەر هەرێمی کوردستان دیار نییە داهاتۆکەی بەرەوکوێ دەچێت. دۆخی بێکارەبایی شەوەکانی شاری تاریک کردووە. مۆم و چرا بوونەتە جێگرەوەی گڵۆپ و ڕووناککەرەوەی ماڵەکان.
کەمی سوتەمەنی و گرانی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی قورس کردووە. هاوڵاتیان بۆ دەستکەوتنی تەنها بتڵێک غاز دەبێت بۆ چەندین کاتژمێر لە ڕیزدا چاوەڕوان بن. کەیەوە حاڵە برا بەخوا حاڵ نییە مەسیایی تو غاز 3 مانگی بێ غاز نهاتوو بۆ لای ئێمە بتڵێک بێنا وڵا ئەو ماڵەکە مالێ بەذاتی وا بەرم نەکەوت تا من زانیم تەواو بووە وڵا بەسا ئەم شەڕ و ئاژاوەیە بەچی وای لێ ئەی تو هەموو ڕۆژێ قەسبی وڵاتەکەمانەکە ئەمە ڕاستە ناوەڵە. هۆکارەکە مەترسی هێرشە درۆنیەکانن. کۆمپانیەکانی بواری وزە کارەکانیان ڕاگرتووە کە زیانی نزیکەی 5 ملیار دۆلاریان بە عێراق گەیاندووە. داهاتە نەوتەکانی عێراق و کوردستانیش بە ڕادەی نزیکەی 96% کەمی کردووە کە ئەمە با بڵێن شتێکی کەموێنەیە لە تاریخی عێراقی هاوچەرخە و بەدەگمەن وڵات و دەوڵەت هەیە لە دنیاگە تووشی شۆکێکی ئابووری وەهابیە بتوانێت بەرگەی بگرێت و تەحملی بکات و لەگەڵ یا هەڵبکە. بۆیە ئەوەی تێبینیەکرێ لە ئێستا بەرپرسانی وڵات وەکو هەستەکرێ سڕ بوون یانی هێشتاکە نەگەینێتە ئەوەی تێبگەن لەوەی ئەم خەسارەتە یانی چی و هەمووشیان هیوایان لەسەر ئەوە هەڵچینیەوە ئەم شەڕە بە زووترین کات کۆتایی پێبێ. ئەگەر ئەم شەڕە کۆتایی نەیە بەلای زۆرەوە عێراق توانای بەردەوامی نییە بە مۆزعەوە لانی کەم تاوەکو مانگی 90 ئەم ساڵ. هێرشەکان تەنها لەلایەن ئێرانەوە ئەنجام نادرێن بەڵکو بەشێک لە گروپە چەکدارەکانی حەشدی شعبی بەشدارن لە تێکدانی دۆخەکە. بەپێی ئامارەکان لە ماوەی 40 ڕۆژدا زیاتر لە 600 هێرشی درۆنی کراونەتە سەرخاکی هەرێم. حەفە کەس بەو هۆیەوە گیانیان لەدەستداوە. ئێمە ئەتوانین هەتاکو ئەم جەنگە تەواو ئەبێ دوورە پەرێز بین لەم جەنگە بە ڕێگای دیبلۆماسی بە ڕێگای جامعەی دووەری عەرەبی بە ڕێگای نەتەوەی گرتوەکان بە ڕێگای ئەوەی کە ئێمە ئەزانین پەیوەندیەکی مێژوویمان هەیە لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئێران لەگەڵ ئەمریکا چۆن ئەوەتانێ پاش ڕوخانی سەدام لە 2003ەوە ئەمریکا بوونی هەیە لە پێشخستنی هێزی پێشمەرگەی کوردستان لە دامەزراوە عەسکەری ڕەسمیەکان لە کولیاتەکان لە هەموو شوێنەکان و هەروەها یارمەتی دارایی داوە هەتا ئیستا بە هێزی پێشمەرگەی کوردستان کە بەردەوامە. ئەم لای ئێرانیش ئەوە مێژوویەکی زۆر مێژوویی کۆنمان هەیە. بەڵام ئێران ڕەچاوی ئەم پەیوەندیە مێژوویەی نەکردووە دەستی لە هەرێم نەپاراستووە. شارەزایان دەڵێن دروستکردنی ئەم دۆخە بۆ هەرێم پێشێلکاری یاسایی نێودەوڵەتیە بە تاوانی جەنگ هەژمار دەکرێت. طبعا ئەگەر بڕووی قسە لەگەڵ لایەنی بەرامبەر بکەی لەناو ئەم جەنگە گەر پێی بڵێ بۆچی ئەم هێرشانەکەیتە سەر هەرێمی کوردستان ئەڵێ بنکەی ئەمریکی لێیە. ئەم بنکە ئەمریکیانە بە پێی یاسا بە پێی دەستوری عێراقی بە پێی یاسا ڕێکەوتن کراوە لە نێوان حکومەتی عێراقیە لەگەڵ حکومەتی ئەمریکا کە هاوبەشیەک هەبێ لە نێوان ئەم دوولایانە بۆ بابەتی لۆجستی و ڕاوێژکاری و هەنێ هەماهەنگی و شت لە بینیانە. ئەو گروپە چەکدارانێکە دانیشتون هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان خۆیان ڕۆژێ لە ڕۆژان بە حەڵاڵیان نەبینی بۆ خۆیان کە هەماهەنگی لەگەڵ ئەمریکا بکەن هیچ کێشەیەکیان نەبووە. ئیستا کە هەرێمی کوردستان بنکەی ئەمریکی تایە کە بە پێی یاسا بە پێی دەستور بە پێی ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان ئەو بنکانە بوونی هەیە لە ناو هەرێمی کوردستانە بە حرامیە بینن بۆ هەرێمی کوردستان و بەڕەوا نابێنێت. هەرچەندە هەرێم بەردەوام جەختی لەوە دەکردەوە کە بەشێک نییە لەم جەنگە. بەڵام گروپەکان هەردەیان کردە ئامانج. ئێستاش دیار نییە ئەم ئاگربەستە دەبێت تەمای کۆتایی هێنان بەو شەڕە و ئارامی و سەقامگیری ناوچەکە و هەرێم دەگرێتەوە یاخودنا.